بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زانایەکی پایەبەرزمان هەیە بە ناوی ئیبن الحەزم. ئیبن حەزم یەکێکە لەو زانایانەی کە خۆی و باوک و باپیریشی سەرۆکوەزیرانی ئەندەلوس بوون. ئەندەلوس کە باسی ئەکەین وەک وایە بڵێن حەضارەتی هەموو جیهان، شارستانەتی هەموو جیهان لەناو ئەندەلوسا کۆبووە. کاتێکەوە ئەندەلوس لەسەر قاچەکانی خۆی وەستا بوو، ئومەتی ئیسلامی تایە کە ئەکاتە ئیسپانیای ئەمڕۆ دەسەڵات و توانا و خلافەتی ئیسلامی تیا بوو. لە جیهانە ئەیانوت دوو شوێن هەیە کە شوێنی ئیبداع و برەودان و گەورەبوونە. یەکێکیان بەغداد و دووەمینشیان ئەندەلوس کە هەردووکیان مەقڕی خلافەتی ئیسلامی و شوێنی گەورەی خەلیفەی تیا بوو، تیا سەقامگیر بووە. ئیبن حەزم فترەیەکی زۆر سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە بوو و ئەم وڵاتەی ئەبرد بەڕێوە و زانایەکی زۆر گەورەش بوو. بۆیە ئەفەرموون چەند زانایەک هەن لەناو زاناکانە لە ڕووی دنیایەوە زۆر دەوڵەمەند بوون، لە ڕووی سوڵتەوە زۆر دەسەڵاتدار بوون، لە ڕووی عەقڵەوە زۆر پێشکەوتوو بوون. یەکێک لەوانە بریتێ لە ئیبن حەزم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیبن حەزم هەندێک مەقالات و قسەی زۆر عەزیم و بەقووەت و بەهێزی هەیە. لە یەکێک لە قسەکانی ئەفەرمێ دیراسەی تەبیعەتی خەڵکم کرد، چونکە ئەندەلوس شوێنێ بوو هەموو خەڵکێک ڕووی تێ ئەکرد. ئەفەرمێ عەرەب و عەجەبم دیراسە کرد، فەقیر و دەوڵەمەندم دیراسە کرد، ئافرەت و پیاوەم دیراسە کرد، گەڕام زۆر گەڕام، هەموو جۆرەکانی جینسی ئینسانیەتم دیراسە و لێکۆڵینەوە لەسەر کرد. سێرم کرد هەر هەمویان متتەفقن لە شتێکە کە ئەویش ئەوەیە کاتێک کە ناڕەحەت ئەبن هەوڵ ئەدەن بۆ دەرباز بوون. هەمویان متتەفقن لەسەر ئەوەی کە هەرچی ئەکەن و ئەکۆشن لە ناڕەحەتی تەجاوز ناکەن، لە ناڕەحەتێک دەرەچن ئەچن ناو ناڕەحەتێکی تر، بەڵایەکیان لەسەر لا ئەچێ بەڵایەک تر ڕوویان تێ ئەکا. ئەفەرمی هەستم کرد هەر هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە بە هێز و توانای عەقڵ و ئیرادە و ئیمکانیاتی مادی و هەرچی شتیانە ئەیانەوێت لە ناڕەحەتی دەرچن و بکەونە سەعادەت و ئاسوودەیی. ئەفەرمێ منیش خۆم بۆ خۆم دیراسەی هەموو ئاسوودەیەکانی جیهانم کرد، نەمبینی ئاسوودەیەک هەبێت، ئارامیەک هەبێت، سەقامگیریەک هەبێت بە ئەندازی ئاسوودەیەک کە لە ئیسلام و خواناسی و دینداریە دەسەکرد. ئێمە هەر یەکێک لە ئێمە کە چاو ئەەکەینەوە و فامەکەینەوە لە جیهانە، کۆمەڵێ موسیبەتی زۆر ڕوومان تێ ئەکەن. هەمومان ئەزانین موسیبەت لە دوای موسیبەت ڕوومان تێ ئەکا، غەم و پەژارە بە شەرێک نییە لەم سەرزەویە ڕەحەت بێ. بڕواکەن ئەوەی خێزانی نییە لە ناڕەحەتیە، ئەوەی خێزانی هەیە لە ناڕەحەتیە، مناڵی نییە لە ناڕەحەتیە، مناڵی هەیە لە ناڕەحەتیە، نەخۆش نییە و لە شساغە لە ناڕەحەتیایە، نەخۆشە و دەردەدارە لە ناڕەحەتیایە، پارەی زۆرە هەل لە ناڕەحەتیایە، پارەی کەمە هەل لە ناڕەحەتیایە. یعنی سوبحان الله ژیان مەیدانێکی تاقیکردنەوەیە پڕە لە میحنەت و ناڕەحەتی و ئێش و ئازار. ئێمەی ئیماندار لەناو ئەم ژیانە پڕمەینەتیە چی بکەین کە دڵمان ئارام بێتەوە؟ ڕێگاکانی دەربازبوون لە ناڕەحەتی، کلیلەکانی کردنەوەی دەرگا کوێرەکان بۆ ژیانی ئێمە چییە؟ ئەمە گرنگە بە نیسبەت ئێمە موسڵمانەوە. طبعاً بەعام و گشتی ئەڵێن پەیامی خوا دڵی ئینسان ئارام و ئاسوودە ئەکا، بەڵام وردەکاریەکانی ئەم دڵ ئاسوودە بوونە چییە؟ ئەم سەعادەتە چییە؟ ئەم خۆشبەختیە چییە؟ ئەمە گرنگە کە ئێمە موسڵمان هەمومان پێکەوە ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەنواع جۆری موسیبەتە بین. خوا جەلە جەلالوهو لە قورئانە باسی کردووە وەلەنەبلووەنەکم، تاقیتانەکەن، ئیمتیحانتانەکەن. ئێرە شوێنی ئیمتیحانە. وەلەنەبلووەنەکم بشەیئ من الخەوف، هەندێک جار ئەترسی، والجوع هەنە جار برسیتە بێ،
وهند جار نقص لأموال يعني سبحان الله هموي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال جاري وهي بارت كما بيته فقير أكي جاري وأن فرد لأمريكا ما بيته خوش بيستكد أروى كركد أروى باوكو دايكد أروى برات أروى رفيقها والله زور خوش بيستكد أروى يعني سبحان الله أم حياته هموي بريتي لتاقي كرنو خوا تاقي تكاتو بزانة توتشي أكي بزانة شني رازيت أفرمي هند كليل هي توزق باركاني سرشاني إنسان كم تر أكاتو أقر شاوكاني بكاتو هميشه قناعتت هبه و راضی به بوی که خوای گور پی عطا کردوی بریکی زور لمصیبت کان لکولت کونو راضی به بو بشی که خوا پی داوی اعرابیک هیچی نبو لسر زویه نخانوی هبو نزوی هبو تنها جاریه کی هبو وتی ان حزکی ام جاریت لی ورگرینو بتکین خلیفه مسلمانان وتی نه والله تیم بوچی وتی من غمی او مجاریه کشم برو نجم خلیفه لی قرن با جاریه خوم هبو ام توزی که هم قناعتم پیه هر یەکێک لە ئێمە خوا کۆمەڵی نعمەتی ئیلا پێداوە کەسمان بێ نعمەت نین کەسمان بێ بەهرە نین کەسمان بێ ئەوە نین کە کاری زۆر گەورە گەورەمان کردبێ و نەجاحەتیشی هێنابێ لە هەندێک کارە شکستمان هێنا و لە زۆرێکیشە نەجاحەتمان هێناوە بۆیە خۆشەویستانم هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوە هەیە کە کاروباری خۆمان ئەمەی کە ئێستا هەمانە پێی ڕازی بین اینجا هەوڵی گەورەتر بدەین ئەگەر ئینسان بەم تۆزەی خۆی ڕازی نەبوو هیچی بە هیچ نابێت هەوڵ ئەدا پەلە کوتێ زۆر کات ئەبینم سەیرەکەم کەسێک خۆی گەورە پێی داوە دەوڵەمەندە وەزعی باشە حاڵی چاکە سبحان الله پەل ئەکوتێ بۆ زۆر گەورەتر لە پڕ سەیرەکە ئیفلاسەکە ئیفلاسێکی خراپ هێزی تۆ بایی دەفتەرێکە کاسبی پێوە بکەی مەچۆ بنیشە بە 20 دەفتەرەوە بەشی خۆت و پشکی خۆت و عەقڵی خۆت تێبگە و بزانە کوردەواری و دویانە بە ئەندازی بەڕەکەی خۆت پێ ڕاکێشە بەڕەکەی خۆت بزانە چەندێکە پێی تیا ڕابکێشە بڕواکەن زۆرێک لەم خۆشەویستانەی قەرزارە بن و لە بازاڕە ئەکەون ئەو تەماعە گەورە ئەو تەماحە گەورەیە کە ئێوە پەلامار بدا لە پڕ هەرچی شتە دەستگیریکە نا ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئومەتی قەناعەتین ئەمەی خۆم قەناعەتم پێیەتی و ئیشی لەسەرەکەم بۆ زیاد بوون ئێمە ئومەتێک نین کە بڵێن وڵا کاکیان بە فەقیری خۆمانەوە داساسیێن و ئیتر هیچمان ناوێت نا وەڵا ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەگەڕێ باشترین کاسبی ئەکە جوانترین پارە پێیا ئەکە شکۆ بەس ئێمە ئەزانین چۆن پێیاکەین و چۆن سەرفیکەین بۆیە هەموو جوهدی خۆت هەموو هەوڵی خۆت بخەرە گەڕ بزانە چۆن کاسبی ئەکەی چۆن بتوانی کە کار و کەسابەتەکەی خۆت بە باشی برەو پێ بدەی بەڵام نەک پەلامارێک بدەی لە حەدی خۆت و لە قووەت و لە قودرەتی تۆیان نەبێ جاری وە هەیە کەسێک ئەچێت قەرزەکات لە 20 کەس 30 کەس 40 کەس کۆ ئەکاتەوە ئەوێ کاسبی بکە ئەمە کاسبی پێ ناوترێ ئەمە قەناعەت نەبوونی پێوترێ ئەمە پەلامارێکی هەڵپەیەکی مەزمومەکە لە شەریعەتە جێگەی نابێتەوە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ ڕازی بێ بەو بەشۆ بۆ پشکەی خۆی ئەفەرمە جارێکیان ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خۆی لەوێ بە دەوری کەعبە تەوافیە کرد پیاوێک لە بەردەمیەوە بۆ هەر هاوارێ کرد خوایە تۆ لە من ڕازیت خوایە ئەمێ بزانم تۆ لە من ڕازیت ئیمامی شافعی پێی فەرموو ئایا تۆ لە خوا ڕازیت هەتا خوا لە تۆ ڕازی بێ ئەویش وتی جا من چۆن لە خوا ڕازی ئەبم هەموو سەرزەیم بات هێشتا ڕازی نابم ئەی چۆن ڕازی بم من ناتوانم ڕازی بم فەرمووی کاتێک تۆ ڕازی ئەبی لە خوا کە ئەگەر بەڵا ڕووی تێ کردی نعمەتی ڕووی تێ کردی وەکو یەک پێت خۆش بێ تێگەیشتیبی لە ژیان خوا لە کێ ڕازی ئەبێ رضی الله عنهم ورضوا عنه خوا لە کەسی ڕازی ئەبێ ئەوانی لە خوا ڕازی بن هەر کەس لە خوا ڕازی بێ خوش لەو ڕازی ئەبێ دەی تۆ ئەبێ بە هەموو شتەکان لە خوا ڕازی بی بە هەموو بەشەکان لە خوا ڕازی بی ئەبێ لەگەڵ خوایە جەل جەلالوه هەندێک مامەڵە هەیە ئینسان کە ئیکا ڕازی بوون بەرامبەر بە خوا جەل جەلالوه هەرچی شتێک لەم سەرزەویە ڕوو ئەدا بە نیسبەتی تۆ خێرە بۆت بڕوا کە جاری وایە ئینسان ئەگرێ زۆر ئەگرێ بۆی خوا نعمەتێکی بداتێ ئەو نعمەتە شەڕە بۆیە خوا ناداتێ بەڵایە تووشت ئەبێ جاری وایە گەنجێک یان خوشکێکی بەڕێزەڵت خوا ماوەسا دوعام بۆ بکە فڵان کەس بێتە قسمەتم بڕوا کە جاری وایە ئەو فڵان کەسە ئاگری سەرزەویە خوا نایەوێ ئەمە بێت کە دوعا ئەکەی بزانە چۆن دوعا ئەکەی دوعای بچووک هی ئینسانی ئیماندار نییە
ئەبێ ڕازی بە بەشەکەی خۆی و ئەبێ دوعایە بکە کە شایستە بێ بەخۆی خۆیان من خۆم تەسلیم بە تۆ ئەکەم تۆ ئەزانی چی بۆ من باشە تۆ ئەوەم پێ عەتاکە کە باشە کوڕەکەت ئەمرێ وا نەزانی هەموو خراپەیە واللهی لەوە چێ گەورەترین باشە بێت کە کوڕەکەت خۆی گەور لێی سەندیتەوە باوکو دایکت وەفاتەکەن وا نەزانی خراپەیە گەورەترین باشەی سەرزەوی ئەو بوو کە خۆی گەورە بەو شێوازە دایک و باوکەی بردەوە زەلیلی سەر جێگە نەبوون لە بەردەستان نەکەوتن دۆستێکم هەبوو خوا عەفوی کە لە گوندی وێنە پیانەوت مامەحا پیاوێکی زۆر ساڵح بوو ئەیوو هەموو جارێ دوعامە کرد ئەموو خوای گیان کارێکم پێ بکەی 7 ساڵ خزمەتی دایک و باوکم بکەن لەسەر جێگ 7 ساڵ ئەڵێ هەمیشە ئەم دوعایەمە کرد ئەوە ڕۆژێک باوکم هەندێک پارەی دامێ وتی ڕەفیقێکم هەیە لە شوێنێک بڕۆ ئەم پارەیە بگەێنە بۆ ڕەفیقم ئەڵێ ڕۆشتم بۆ ماڵەکە زۆر هەوڵمدا ئەو پیاوە بینم نەیانهێشت ئەڵێ کە چوومە دەرەوە لە ماڵەکە گوێم لە دەنگێک بوو لە پەنای دەرگاکە ئەی پەردەیەک بوو پەردەکەم لایەوە سەیرەکەم ئەم پیاوە لەوێ کەوتووە ئەڵێ زۆر تووڕەبووم لە ماڵەکە گەڕامەوە لەبەرەوەی باوکم ئەمری پێکردوم کە ئەگەر وەزعی باش نەبێ بیشم ئەیوو هاتم ئەم پیاوەم پاک کردەوە شۆردم ئەیوو دەسم بۆ هەر شوێنێکی ئەبر ئەو شوێنێ کوونەبوو ئەیوو ئینجا وەرە پەشیمان بەرەوە لەم دوعایەکە کردومە خوایە تۆبە خوایە قەت باوک و دایکم زەلیل نەکەی لەبەر دەستمە ئەیوو ئەمویست پاداشتی دایک و باوکم بدەمەوە بەم دوعایە بەڵام نەمەزانی چۆن دوعاکە بکەم بۆیە هەر بەڵاو مصیبەتێک کە ڕوو ئەکاتە ئینسان بە هەر شێوازێک بە هەر جۆرێک طبعا باوکی ئەو پیاوە لەسەر بەرماڵ وەفاتی کرد ڕاستەوخۆ هەر یەکێک لە ئێمە بەڵایە کە ڕوویتیەکە مصیبەتە ڕوویتیەکە مەهماکان مصیبەتەی گەورە بێ کەسێکی زۆر خۆشەویستت کە ئەڕوا بەخوا بزانە بۆ دەستێکی ئەمین ئەڕوا بۆ دەستێکی بەڕەحم ئەڕوا کە ڕەب العالەمینە بۆیە ئەم قەناعەتە زۆر گەورە لای ئینسانی ئیماندار خاڵی یەکەم کلیلی یەکەم ئەوەیە کە تۆ ڕازی بە هەموو شتێکی خوا تۆ قەناعەتت هەبێ بەوەی کە خوا پێ عەتا کردووی دووهەم کلیل بریتیە لەوەی لەگەڵ ڕابردووە مەژی واز لە ڕابردوو بێنە ڕابردوو ڕابرد ڕۆشت بزانە ئێستا چی ئەەکەی ئێستا هەوڵت چی ئەبێ ئێمە لە نێوان دائیمە دوو شتین یانە لەگەڵ ڕابردوو ئەژین یانە تەوەقعی مصیبەتەکەین لەمە دووە هەردوو ئەم حاڵە حیاتی ئینسان تێکەدا ئێسێمە تەسەورکەن لە کوردستانە خەڵک قەلق بووە لەبەرەوەی ئیخبارات و ئەم کەناڵە ئەعلامیە درۆزنانە وهایان کردووە کە ئینسان هەرچی دەرگای لێی دائەخەن دنیا و لێ بچووکەکەنەوە غەم و پەژارەی ئایندەتە ئەترسی خوا ئەزانێ ئایندە چۆنە بێ ئایا چۆنە بێ پارە نامێنێ بازار وشکەکە هەرچی خواردنە نامێنێ ژیان بەرەو جۆرێکی تر ئەڕوا بێ ئاگا لەوەی بەرەکەتی خوا لە شوێنێکەوەیێت کە ئینسان تەوەقوعی ناکە بۆیە ئەفەرموون خوا جەلە جەلالوهو لە سەرەمەرگە ئەو کەسەی ئیستیقامەی هەیە لەسەر دین دوو موژدەی ئەداتی هەر کەسێ ئیستیقامەی هەبێ لەسەر ئەم دینداری و خواناسیە خوا لە سەرەمەرگە دوو موژدەی ئەداتی موژدەکان ئەمەیە یەکەم ئەللا تەخافوا ولا تەحزەنوا خەم مەخۆ خەفەت مەخۆ بۆ ئەوەی ڕابردووە پێت ناخۆش نەبێ و دڵگران مەبە بەوەی کە لەمە دووا دێ ئەم موژدەیە لە سەرەمەرگە ئەدرێت زانان ئیستینباطیان کردووە نابلوسی ئەفەرمێ هەر کەسێ ئەوێ بزانێ ئیستیقامەی هەیە لەسەر دینداری علامەتی ئیستیقامە علامەتی ئیمانی بەهێز ئەمەیە خەفەتت بۆ لەمە و پێش نەبێ ڕۆشت ڕابرد مەراق و غەمی پەژارەی ئایندە داد نەگرێ لێگەڕە لە ئێستا بژی خوای گەورە الحەمدولله ئەمڕۆی پێ عەتا کردوم خوا گەورەیە تا بەیانی قەت مەترسە لەوەی دەرگایەکی ڕسقی لێ داخرا کاتێک کە دەرگایە دائەخرێت دەستی پەنهانی خوا چەندین دەرگای ڕسقی بۆ ئەکاتەوە قەت مەترسە لەوەی لە کارێکە شکست ئەهێنی شکستی تۆ بۆ ئەوەیە بچی بە دوای ئیشی دووهەم و سێهەما بگەڕێ هەتا خوای گەورە دەرگای خێرە لێ ئەکاتەوە ئێمەی موسڵمان کاتێکەوە ئەمانەوێت دەرگاکان بکەینەوە لە خۆمان غەم و پەژارەکان لابن ئەبێ ئەم کلیلانەمان پێبێ ئەبێ کلیلی ئەومان پێبێ لەگەڵ پێشوا نەژین لەگەڵ ڕابردووە نەژین تەوەقوعی خراپ بۆ ئایندە نەکەین بیرکەنەوە لەم ئاەتە پیرۆزەی ڕەب العالەمین أَمَّن يُجِيبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ مضطر کێ جوابی ئەو کەساداتەوە کە گەیشتوتە حاڵەتی ئیضطرار علەما ئەفەرموون ئیضطرار ئەو کەسەیە هەرچی وەسائلێ بە عەقڵی خۆیایەت بە مشۆرەت لەگەڵ خەڵکە هەر هەموو جێبەجێیەکە شکستەیەنێ حیچ چارەسەری نامێنێ هەرچی دەرگایە لێ قەپات بۆ داخراوە ئەلەو کاتە أَمَّن يُجِيبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ وَيَكْشِفُ السُّوءَ
کێ هەیە خراپە لەسەر تۆ لابەرێ و بەدەم هاناتەوە بێ ئیلا خوا گیان نەبێ بۆیە ئەگەر هەرچی دەرگاشە داخرا مێشی خۆت لە کار کەوت مشۆرەت نەما هەرچی زەیقی دنیای بەسەرتەوە کۆبوویەوە مەترسە هاوارکە لەو پەیوەندیکە لەگەڵ ئەوە ئەمە یوجیب المضطر إذا دعا زیندووکردنەوەی شەوی تار یەکێکە لە کلیلەکان کە هەرچی دەرگا داخراوەکان ئەیکاتەوە بەڕاستی ئێمە لە زەمانێکین شەوەکانمان زیندووە بەڵام بە باشەنە شەو تا درەنگانێک ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێت و بەڕاستی جەنجاڵی کردوین ئەنواع جۆری فلیم و ئەنواع جۆری بەرامج و ئەنواع یعنی ئێمە مشەوەش کردو جەنجاڵ کردوین زۆر کات گەنجێکی جوان ئەبینم کە ئەگەر ئەم گەنجە بێت کاتەکانی خۆی سەرفکە لە پێناوی کار و کەسابەتە پیاوێکی زۆر ناجەح دەرەچی لە بازاڕە زۆر گەنجێکی ناجەح دەرەچی کەچی هەموو کاتی ئەو بە شاشەیەکە و کوژراوە بەخوا ئەمە دەستی کوفرە بۆی هێز و توانا و تاقەی گەنجی ئێمە نەهێڵێ بۆیە سیرەکەی گەنجی وایەت پێمەڵێڵێ ماوەسا من 1000 فلیم سیر کردو فلیمی وانەیە 60 حەڵقە بوو هەیانە 70 بووە هەیانە 100 و ئەوەندە بووە یعنی تۆ ئەو هەموو کاتی خۆتە سەرف کرد ئەو هەموو سەعاتە جوانەی خۆتە سەرف کردووە ئەی خۆ لە بازاڕە سەرفت کردە ئێستا تۆ تاجرێکی و بازرگانێکی زۆر ناجح بووی لە خوێندنەوە سەرفت کردە ئێستا تۆ کەسێکی زۆر ڕۆشنبیر ئەبووی نا تەنها لە خزمەتکاری دەوروبەرە سەرفت کردە دایک و باوکە ئێستا تۆ کەسایەتێکی ترت ئەبوو نا لە پێناوی خۆیان سەرفت کردە نا لەگەڵ هەژارانە سەرفت کردە ئێمە سوبحان الله کاتەکانمان زۆر بە سەریعی لێمان ئەڕوە بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێ شەومان زیندووە بەڵام بە دیاری شاشەوە ئەبێ شەومان زیندووکەین بە دیاری خواوە شەومان زیندووکەین لە حوزوری خوایە شەومان زیندووکەین لە سوژدە و خۆزەلیلکردن لە بەردەم ڕەب العالەمینە ئەم شەو زیندەیە زۆر کلیلی زۆر دەرگای داخراو ئەبێتە کلیلێک ئەمە بۆی کە ئەیکاتەوە بەسەرتا ئەی ئەو کەسێکەوە مەهمومی مەغمومی دنیا داباریەوە بەسەرتا ئەو کاتێک کە دەرگای خەڵک هەمووی دائەخرێ قاپی ڕەب العالەمین کراوەیە ئەو کاتەی کە هەموو ئینسانەکان خەوتون ڕەب العالەمین یاری خۆشەویست ئەو بە ئاگادارە وەرە پەیوەندی لەگەڵا بکە لەگەڵ ئەوە ڕەبط و عیلاقە دروستکە دەستەکانت بۆ بەرزکەرەوە دەستی زەلیلیت یا ئیلاهی منی گوناهبار هاتوومە بەردەم قاپیت تۆ کەس دەرناکەی کەریمی و منیش لەم شەوە تاریکە هەموو خەڵک خەوتون و منیش بە ئازار و ئێشی ناڕەحەتی و مصیبەتەکانمەوە هاتووم تەخە لە دەرگای تۆ ئەدەم دەرگاکانم بۆ بکەرەوە یا ئیلاهی هاتووم ئەمەوێ یا ئیلاهی خۆم هەڵخەم لە بەردەم دەرگای تۆیە ڕاکشێم و سەری زەلیلی بۆ تۆ نەویکەم یا ئیلاهی کەس نەماوە تەقە بدەم لە دەرگای خۆ دەرگانەکەی تۆ ماوە ئای چەند نەخۆشمان هەیە پێویستیان بەم شەو زیندەیە هەیە چەند جار ئەچیتە لای ئەم دکتۆر و ئەو دکتۆر دەوەرە جارێکیش پەیوەندی لەگەڵ ڕەب العالەمینە کە خوای گیان تەقەمدا لە زۆر عەیادە و کەڵکی نەبوو و هاتمە حوزوری تۆ یا ئیلاهی بۆم جێبەجێکە ئەوەی کە ئەمەوێ پێم عەتاکە ئەم دوعا و تەضەڕوع و تەزەللولەی کە لە شەوە ئینسان بەرزی ئەکاتەوە سەهمێکە قەت غەڵەت ناکە داواکە لە ڕەب العالەمین تۆ 200 متر هەیە نازانی چی لێ بکەی یان عەوداڵی بە دوای ئەوەی 100 متر زەوی دەستکەوێ خانوویەکی تیاکەی کرێچیت و قوربەسەری نازانی خالقی هەموو زەوی خوایەکە داوا لەوکە لی بلاڵێرەوە لە شەوێکی تارە هەستە خۆت زەلیل کە لە بەردەمیا لەعەل لە ڕەحمەتی ئەو بەزەی ئەو بەرامبەرت ئەجوڵێتەوە دەرگای داخراوە بۆ ئەکرێتەوە کۆتا کلیل لە خزمەتانە کە باسی کەم کلیلی هاوکاری خەڵک کلیلی هاوکاری خەڵک زۆر گرنگ هاوکاری خەڵک تەنها پارە نییە قسەیەکی خۆش بەدەمەوە چوون تەسەور کە تۆ لە تەعزیی دۆسێکە بەشداری ئەکەی ئەزانی چه هاوکارێکی گەورەت پێشکەش بەم کەسە کرد ئارامیت بۆ هێنا دڵ و دەروونت هێواش کردەوە تەعزیەباریت لێ کرد نەخۆشە سەردانەکەی قسەیەکی خەیری لەگەڵا ئەکەی هەر شتێک لەم بابەتانە مەرج نییە ئیلا ئینسان ئەتوانی توانای جەستەیت هەیە کەسێکی فەقیر و هەژارەیە خانوویەک بنیادەنێ بڕۆ ڕۆژی هاوکاری بکە کەسێک هەیە زەرعاتێکی کرۆ بڕۆ تۆزی هاوکاری بکە کەسێکی تر هەیە نا بارێکی قورسی هەیە ناتوانێ هەڵیگرێ بۆی هەڵبگرە چەند جوان ئەگەر گەنجێکی جوان ماتۆڕێکی پێ کەسێک ئەبینێ کۆمەڵەشتی پێ هەڵناگیرێ بۆی هەڵەگرێ گەێنێتە ماڵەوە ئەنواع جۆری سەنایعی معروف هەیە چاکەکاری هەیە کە ئینسان جێبەجێیکە
والله سەردانکردنێکی دایک و باوکت، زەردەخەنەیەکت بەرامبەر بە هەتیوێک، زەردەخەنەیەکت بەرامبەر بە برایەکی موسڵمانت، دەستهێنان بەسەری هەتیوێکە، لێپرسینەوە لە ئافرەتێکی بێوەژنی دامایی بێ کەس کە هیچ شتێکی پێویست نێتەوە بۆی جێبەجێکەی، دراوسێکت ئایا گرفت و کێشەیەکی نییە؟ موسیبەتێ لە فڵان کەس ڕووداوە، هەر ئەچم عەلەل ئەقەل هیچم پێ ناکرێ هاوکاری بکەم، خۆ ئەکرێ قسەیەکی خەیری تیا بکەم. هەموو ئەمانە هەموو صەنایعی معروفن. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ صەنائع المعروف تقي مصارع السوء والآفات والهلكات. چاکەکاریەکان کە ئینسان لەسەر زەویە ئەیکا ئەنواع خراپەکاری کتوپڕ کە تووشی ئەبێ لێی لە ئەدا، ئەنواع ئافات و بەڵا، ئەنواع شوێن کە تایە بە هیلاکە ئەچێ ڕزگاری ئەبێ. زۆر کاتی ئێمە ئەبینین بەڵایەک خەریکە ها ئەگاتە سەر سەرمان و نامێن. دۆستێک جارێک بۆی گێڕامەوە، ئەوی لە شوێنێکە وەستا بووم، ئەوی یەک لەحزەیەک لەحزە تۆزە ئاوە سرم بردە دواوە، ئەی بەردێک زۆر بە سەریعی بەو شێوازە هەر لەژێر تای سیارەیەکەوە دەرچوو. ئەو ئەم تۆزە ئەو زۆر سەر و بەلامەوە، ئەو یەک لەحزەی تر ئەوم نەکردای، ئەو بە حاڵ جوڵام و بە پێش چاومە دەرچوو. ئەی بیرمە کردەوە باشە ئەگەر بیدایە لە چاوم، نە ئەگەر بیدایە لە لوتم، نە ئەگەر بیدایە لە سەرم، چیم لێ ئەهات یان. جارێک ماوەساب کەریمی سەحابە بە خزمەتی گەیشتم، طبعا ماوەساب کەریمی سەحابەیەکی لە پیاوە زۆر خواناسەکانی هەرێمی کوردستان هەتا ئێستا بەرحەیاتە، لە شاری هەولێردا ئەنیشێ، ئێستا سەوتی نییە کە قسە بکە، پیاوێکی زۆر خواناس و دیندارە، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێ وتار و شتی هەیە لە کاتی گەنجی و توانای خۆیە، ئینسان ئەتوانێت متابعی کە یەکە لە پیاوە زۆر ساڵحە و گەورەکان کە ئومێد دەکەین هیچ دوعایەکی لای خوا ڕەت نەبێتەوەی کە لە بەرەکەتەکانی کوردستان. جارێکیان لە پەنای قەڵاتەوە لە هەولێر تێپەڕی بوو، بەردێک سوبحان الله پارچە خشتێک لە قەڵاتەوە بەربوو بوویەوە، لەناو ئەم هەموو عالەمە کێشاوی بە مێزەرەکەی ئەوە سەری لە ناوە شکاو، کەوتبوو لە جێ من چوون بۆ خزمەتی، سەرخۆشی ئەوانم لێ کردوتی وەڵای من زۆر سپاسی خوام کرد، تم بۆ ماوەسە جاخۆ لێوە بەڵایە کاتۆتە خوارەوە یاوێتی لە سەری تۆ لەناو ئەم هەموو عالەمە، ئەوی کورە ئەگەر نەیدایە لە سەری من بیدایە لە هەر کەس ئەیکوشت، من بەس نەبوو مێزەرم هەبووی دای لە مێزەرەکە لە ناوە سەری منیشکان، خۆ بیدایە لە سەری عالەم هەموو بیایە لە هەر کەس ئەیکوشت. ئەوی زۆر سپاسی خوام کرد، زۆر سوژدەم برد لەسەر مێزەرەکە، لەسەرەوەی ئەم بەردە بەر من کەوت، بەر کەسێکی تر نەکەوت. ئەی خوا نەخواسە ئەگەر بەر کەسێ بکەوتە کوفرێکی بکردە چیمان بکردە. تەسەوور کە ئینسان یەک معروف یەک چاکە کە ئەیکات ئیلا خوا دەروێکی خەیری لێ ئەکات. ئەو دۆستەی کە ئەم بەردە بم بەردەمەیە گوزەرە، ئەی وەڵڵاهی ڕۆژێک پێش ئەوە هاوکاری کەسێکی هەژارم کرد، ئەی هەندێک دوعای بۆ کردم، یەقینم هەبوو خوا بەهۆی ئەوە منی پاراست. ئەم لەحزەیە هەمومان ئەمانەمان بەسەرە هاتووە، هەمووی بەهۆی ئەو سەناعی معروفانەوەیە کە ئەیکەیت، ئەو چاکاریانەیە کە ئەیکەیت. لەوە ئەچێ ذیکر و ئەورادێکی ماوەسا عەبدولکەریم یان نوێژێکی یا شەوێکی زیندوی یا ذیکرێکی هەر شتێکی بۆتە سەبەبی ئەوەی ئەم بەردە لێوە بێت بەر مێزەرەکەی کە بەر شوێنێکی تری دەموچاوی نەکەوێت. ئێمەش هەمومان ئەنواع جۆری بەڵا ڕوومانتی ئەکە و ڕزگارە بین. ئەمە سەنایعی معروف چاکەکاریە کەوا بوو ئێمە لەم زەمەنی محنەت و جەنجاڵی و پڕ لە موسیبەت و ئافاتەیە پێویستمان بە کلیل هەیە. کلیلەکان ڕازیوە بەوەی کە خوای گەورە پێ عەتا کردووی، لەگەڵ ژیان لەگەڵ پێشوە بەسەر مەبە، بە خەفەتی لەمە دووەوە مەژی، شەوان زیندوو کەرەوە، کلیلی دوعا و لاڵانەوە و پاڕانەوەی خوارد لەیان نەکەی، هاوکاری خەڵکە لەعەلە هەرچی دەرگای داخراوە بەسەر تۆیە ئەکرێتەوە و ڕزگارت ئەبێ. خوای گیان ئێمە گوناهی زۆرمان کردووە و چاوەڕێ ڕەحمەتی تۆ ئەکەین، بە زمانی بە ڕۆژوە هاتوێتە بەردەم ماڵەکەی تۆ، هاوار و هانا بۆ لای تۆ ئەهێنین. یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانمان ببوورە، پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە، تاعەت و عیبادەکانمان لێ قبوڵ کە، ذیکر و ئەورادەکانمان لێ قبوڵ کە، کەلیماتەکان کە ئێڵێن لەبەر خاتی تۆ خوا ئێلێمان قبوڵ کە. پەروەردگارە هەر کەلیمەیە لە زمانمان دەرئەچێ بیکەرە کردەوە لە ژیانمانە یا ڕەب العالەمین. خوایە لە بەڵاو موسیبەتەکان لامان بدە یا ڕەبی، خوایە